دیارە ئێمە ئەمڕۆ میوانداری ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتیمان کرد کۆمەڵێ مەلەفات هەبوو زۆر زەرور بوو دەبێت لێرە باسییانکەین وەکو مەلەفی ئەمنی وەکو مەلەفی خزمەتگوزاری وەکو ئەو پێشلکاریانەی کە ڕوو ئەداد لە شاری کەرکوک و لە ناوچە جێناکوکان یەکێک لەو خاڵانە تاکیدمان لەوە کرد کە ئەو دەست پێشخەریەی کە سەرۆکوەزیرانی عێراق کردوێتی بۆ دروستکردنی ناوەندی هەماهەنگیەکان کار لەسەر ئەوە بکرێت کە پەلە بکرێت و خاوخاوی تیانەکرێت یا خاوبوونەوەی تیانە بێت چونکە ئەمە ئەتوانم بڵێم خاڵی جەوهری چارەسەرکردنی کێشەکانە لە نێوان هەردوو حکومەتی عێراق و حکومەتی فیدرال بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیەی کە بۆتە مەترسی لەسەر شاری کەرکوک و تیرۆریستانی داعش ناو بەناو ئەو بۆشایە ئەمنیە ئەقۆزنەوە لە هێزەکانی حکومەتی عێراقی فیدراڵەدان یا لە هێزی پێشمەرگەی کوردستان زەبرەوە شێنن یاخود لە خەڵکی ئەو گوندانادەن و هیچی تر لەو خاڵانی کە باسمان کرد بوونی ئەو گەندەڵیانەیە کە لە ئیداری شاری کەرکوک ڕوئەدا بەداخەوە دەیان مەلەفی گەندەڵی لە شاری کەرکوک هەیە تاکوی ئێستا نەتوانراوە چارەسەر بکرێن و نەتوانراوە تاوانباران بە سزای خۆیان بگەێنن ئەتوانم بڵێم ئەوەی ئێمەی نیگەران کردووە بەشێک لە دادگاکانیش تێوەگلاون یاخود پاڵپشتی ئیدارەی شاری کەرکوکن بۆ ئەنجامدانی ئەو گەندەڵیانەوەی چی لەوانی کە باسمان کرد نەبوونی خزمەتگوزاری و بە تایبەتی کارەبا لەم وەرزی گەرمایەدا ئەبینن کارەبا لە شاری کەرکوک ئێستا زۆر خراپبووە لەوەش خراپتر مۆلیدا ئەهلیەکانە کە چەندە نرخەکانیان گرانە و گازیان بۆ دابین ناکرێت لە شارێکی دەوڵەمەندی وەکو کەرکوک ناکرێت فەرمانبەرێکی ئاسایی یاخود کاسبکارێکی ئاسایی بارگرانیەکی تر بێتە سەرشانی ئەویش ئەوەیە کە بڕێک پارە بدات بە مۆلیدەکان بۆ هەر ئەمپێرێ 10,000 نار و 12,000 نار وەرەگرن ئەمە دیسانەوە بارگرانیە بۆ سەر شانی هاوڵاتیان لەسەر پرسی تعریب تا چەند هەڵوەستەکراوە قسەی ئێوە چی بۆ وەکو ویکێتی دەگەڵێن دیارە تعریب هیچێکە لەو کێشانەی کە تا ئێستا لە کەرکوک بوونی هەیە ئێمە ئەمەمان بەڕاشکاوانە پێڕاگەیاندون و نمونەشمان داوە پێیان ئەوەی کە لە پەڵکانە ئەوەی کە لە داقوقە کرێ خەڵکی ئەو خەڵکانی کە لە سەردەمی ڕژێمی پێش و هێنرابوونە شاری کەرکوک بە مەبەستی تعریب و گۆڕینی دیموکراتیای شارەکە ئەمڕۆ ئیداری شاری کەرکوک دەستیانەگرێ و ئەیانێنێتەوە بۆ سەر ئەو زەویزارانە زۆر گرنگە کار بکرێت بۆ جێبەجێکردنی مادەی 140 زۆر گرنگە کار بکرێت بۆ یەکلاکردنەوەی ئەو کێشەی زەویزارانە چونکە ئەمانە خاوەنداریەتەکەیان کووردە و ئەمە کاری خراپە کاتە سەر ئاشتی کۆمەڵایەتی و سەر پێکەوە ژیان لەم شارە بۆیە ئەمە ماخسۆتە بەرچاویان و بەڵێنی ئەویان داوا کار لەسەر ئەم مەلەفانە بکەن.